بۆ پێی کە دەبینرێت ینی دەکرێت بڵێن ئێستا عێراق بوون بە دوو بەرەوە بەرەیەکیانی دانەی هێرشکردنە سەر هەولێر دەکەن لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە بەشێکی دیکان تا ئێستا بێدەنگن گفتوگۆی زیاتر دەکەم لەم بارەیەوە بەڕێز بەختیار تاڵەبانی شرۆڤەکاری سیاسی لە ستودیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک بەختیار بەخێر بێ. زۆر سپاس. بەگشتی هەڵوێستی حکوومەتی عێراق چۆن ئەبینن بەرامبەر هێرشەکەی هەفتەی ڕابردووی سەر هەولێر لەلایەن ئێرانەوە؟ سەرتا سوپاسدانەکەم بۆ میوانداریە و پێشم خۆش لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ خانەوادەی شەید پێشڕە و بۆ ژینای جوانە مرگ سەردا بنوێنین. سڵاو لە ڕوحی پاشیان. من پێم وایە بە شێوەیەکی گشتی جیا لە هەموو ئەو ڕووداوانەی کە بەسەر هەرێمی کوردستان هاتون و هەڵوێستی عێراق لە هەمبەر ئەو ڕووداوانە بۆ ئەم ڕووداویان بۆ ئەم کارەساتەی کە بەڕاستی بە هەموو معنای کەلیمەمە کارەسار بوو. یعنی تۆ وڵاتێک بە موشکی زمین بە زمین یعنی کە پێی دەڵێن ڕۆکێتی بالاستی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکەمی لە جەنگی گەورەیە دەکرێت. یعنی ئەمە ڕاگەاندنی جەنگە بێتە سەر حەقیقەت. لە کارەساتێکی ئاوهایە من پێم وایە هەڵوێستی حکوومەتی عێراقی هەڵوێستێکی ئەرێنی بوو بەڕاستی جێ ستایشە بۆ پێی کە حکوومەتی عێراقی پێمان خۆش بێمان پێوان ناخۆش بێت لە با بڵێن لەدایک بووی ئەوەی کە پێی دەگوتری ئیتاری تەنسیقی لەدایک بووی ئەو تەحالوفەیە ئەو تەحالوفەش بە شێوەیەکی ڕاستەخۆیان ناڕاستەخۆ وڵاتێکی جیان کە ئێران لە پشتێتی باسیەوە بکەم ینی چوارچێوەی هاواهەنگی ینی هیچ ئیدانەیەکیان نەکردووە لە بەرامبەر ئەمە. من پێم وایە ئەو کافیە کە سەرۆکوەزیران کە نوێنەرایەتی هەموو ئیتارەکە دەکات بە هەموو لا باڵە جیاجیەکانیەوە ئەوان ناتوانیت زەختیان گوشاریان داوای ئەویان لێ بکەیت ئیدانی خۆیان بکەن. خۆیان بەشێکن لەو میحوەرەی کە ئەوڕۆ گوشار لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات. ئەمە ناتوانین داوایان لێ بکەین هەڵوێستیان وەکو هەڵوێستی تەنانەت هەندێک لای خۆشمان هەدەڵێن رازین لەوەی کە ئێران بەرامبەر بە هەرێمی ئەوان ئەگەر رازیش نەبن بەڵام بێدەنگیان نیشانەی رازی بوونیانە لەگەڵ یعنی ئەوان ناتوانانی داوای ئەویان لێ بکەیت لە کوردێک کورتتر بن. بەڵام ئەوان نەزانی چۆن نەخێر ئەوان خاوەنی ئیرادە و سیاست و استراتیژی خۆیان نین. ئەوان لەژێر هەژمون و هەیمەنەی دەوڵەتی ئێرانن بۆیە ناتوانن هەڵوێست بەرامبەر ئەو دەوڵەتە وەربگرن کە ئەو ڕۆڵی پێسپاردن لە عێراق. بۆ ناتوانم چاوەڕی ئەویان لێ بکەم کە هەڵوێستیە گەوریان هەیبێت. تەنها ئەو هەڵوێستیان بە حکوومەتەکە سپارد بخۆیان لە پەنای ئەو حکوومەتەیە کوردە خاوەن هەڵوێست. یعنی حکوومەتەکە کە نوێنەتی هەمویان دەکات ئەوان سبەی ڕۆژێک ئەگەر ئێمە قسەیەکشمان هەیە بەرامبەریان دەڵێن ئێمە حکوومەت نوێنەتی ئێمەی کردووە. بەڵام ئێمەکردن بەسەر بەرامبەر زوڵمێکی لەو شێوەیە کە دەکرێت ئەوە ئەزعەفی ئیمانە ئەوە کەمترین داخوازیە کە ئێمە هەمانە لێیان کە بیکەن و حکوومەتی عێراقیش بەڕاستی خۆیانش خۆشیان دەلێن و چاودێرە سیاسیەکان لە عێراقش هەمان ڕەئیان هەیە کە لە 20 ساڵی ڕابردووە هیچ کاتێک هەڵوێستی بەرامبەر ئێران نەبووە وەکو ئەم هەڵوێستی ئەمجارە هەیبووە و نوێنەری دەم و دەست ناردووە بە سەر ڕووداوەکان و حکوومەت توانیوێتی ینی بە ئەرێنی ئەو هەڵوێستی حکوومەتیان هەڵسەنگاندووە کە لە داڤۆس ڕەتی کردەوە کە وەزیری دەرەوەی ئێران ببینێت. چێگەێنێ کاک بەختیار کە عێراقی دی ڕازینیە ئێران بەو شێوەیە دەسوەردام بکات لە کاروباری ناوخۆی وڵاتەکەی ئەو کارکتەرە سیاسیانیان ئەو کاستەی کە ئەمڕۆ سیاست بەڕێوە دەبات لە عێراق ئەوان ینی کەوتونەتە ژێر ئەو هەژمونە یعنی ناتوانن لە کەوڵی ئەو هەژمونەی بێنە دەرێ. بۆیە بەڵام دوجارش ئەوان عێراق و عێراقین پیان ناخۆشە کە ئەو وڵاتی کە بۆ خۆیان لەژێر هەژمونیان لەژێر کەوڵی ئەو وڵاتە سیاست دەکەن لە عێراق دوجار لە هەندێک خاڵە لە هەندێک پوینت هەڵوێستی خۆیان دەردەبڕن. ڕەنگە پیان ناخۆش بەڵام ناتوان دەری بفڕن. بۆیە ئەو دەربڕێنی حکوومەتی عێراقی عێراق حکوومەتی یان دەتوانێت ڕەئی هەبێت و فعلا ڕێیەکەشی بۆ ئێمە ویان بۆ ئەو قەزیەیان بۆ ئەو کارەساتەی کە ڕوویداوە کاریگەری خۆی چ لە ناوخۆی عێراق چ لە دەرەوە چ لە محافلی نێودەوڵەتیە کاریگەریە چۆنە بەیانی بۆ نمونە بە بێدەنگبوون و بە دەرنەبڕێنی هەڵوێستی خۆیان بۆ نمونە ئەگەر ئێستا عێراقیش وەکو حکوومەتەکەی سوودانی داوای یاسایی لە ینی ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی تۆمار بکەن هەڵوێستی عێراق هەڵوێستێکی لاواز نییە ئەو کاریگەریەی دەبێت؟ من پێم وایە من ناتوانین عێراق وڵاتێکی خاوەن سیادە و سەروەری نییە
کە ئەو هەڵەسە گەورەنی لە داوا بکرێت خۆ ئەگەر وای بکرێت یعنی ناتوانێت بەردێک هەڵگرێت لە خۆی قورستر بێت پێ وەکو گوتم ئێران خۆی دەلێت من خاوەنی 4 پایتەختم لە ناوچەکە یەکێک لە پایتەختان بەغایە یعنی ئەلێ من خاوەنی ئەو پایتەختانم ئەمە بەیروتە ئەمە بەغدایە ئەمە دیمەشقە ئەوە سەنعایە خاوەنی ئەم پایتەختانەیە پێی هەزم نابێت بۆی قبول نییە لەناو ئەم پایتەختانە پایتەختێکەیە کە ناوی هەولێرە نەکوتە دژێت هەژمون و هەیمنە و نفوزی ئەو وڵاتە خۆ هەرێمی کوردستان یان هەولێر بە هیچ کاتێک سیاسەتی ئەو هاودژ نەبوو لەگەڵ سیاسەتی ئێران بەڵام لانی کەم کە جەنابی سۆرەگ لە وتارەکەی دەلێت ئێمە ئیدارە مۆزوعی ئیرادەیە ئێمە ئیرادەمان تەسلیم بە کەس ناکەین ئیرادەمان بۆ خاک و نیشتیمانەیە بۆیە ڕەنگە بتوانن وەکو جەنابی سۆرەگ بماکوژن ڕۆکێتمان تێگرن قەتڵمانکەن ئەرفانمان دەکەن کیمیامان بەڵام دوجار ئێمە خاوەنی ئیرادەی خۆمانین ئیرادەی خۆمان تەسلیم ناکەین بۆ ئەوان قورسە وەکو ئەمڕۆ سیاستمەدارێکی شیعە باسی دەکرد میانڕە و دەیگوت خۆ هەولێ خۆ عێراق دەیگوت لە فاوە هەتا دواخاڵ لەو پەڕی ڕۆژئاوا بۆ ئەو پەڕی ڕۆژهەڵات لەژێر کاریگەری و هەژمون و سەیطرەی ئێران کۆنتڕۆل ئێراندایە تەنها هەولێر و دوهۆک نەبێت بەتەنها دەیگوت سلێمانیش لەژێر ئەو کاریگەریە ئەو بابێن ناوی شێخ شمەریە یعنی ڕێکێ بەو شێوەیە لە هەمان کاتدا ئەوەی کە بۆ ڕاستکردنەوەی ئەو قسەی ئەو برادرە ئەمڕۆ هەرگیان لە ئەمامە بەسەرێکی وەلایی بوو لێچێک لە کەناڵەکانی عێراق دەیگوت ئەگەر هەولێران بۆ ناپارێزرێ ئەگەر گومان لە شتێک ناکەن لە هەولێر بۆ ڕێگا نادەن حەشدی شعبی چەند لیوایەکی حەشدی شعبی هەولێر بپارێزێت یعنی ئەمان هەموو ئامانج و تارگێت و هەدەفەکەیان ئەوەیە ئەوەی کە لە شارەکانی دیکەی عێراق بۆیان دواوە مثلا لە شنگار چیەکەن لە شنگار حەشدی شعبی لە شنگار ئیشی چییە مەوزوعەکە هەموو هەر ئەوەیە هەژمون و هەیمنەی دەوڵەتێکی جیرانەکە ئێرانە لە شنگارە هەبێت لە مووسڵا ئێستا لە مووسڵ بۆ لەو هەڵبژاردنەی دواییە ئاخر لە مووسڵ یەک شارە دێ یانی یەک خەزای تەلافەرەکە شیعەن نۆ کورسی هێناوە شیعە لە مووسڵ ئاخر ئەگەر ئەمە هەژمون نەبێت فەرزکردنی هەژمون نەبێت ئەوان بە ئاشکرا ئەلێنە کاکە ڕێگەمان بدەن چەند لیوایەکی حەشدی شعبی بێنە هەولێر ئەوەی کە لە شازێک تۆ بەویستیان بیکەن باشە کەواتە شتێکی تر کاک بەختیارە گەروا بێ بۆ نمونە ئەوەکو هێرشەکەی ساڵی 2022 کە کرایە سەرماڵی سەرمایەدارێکی دیکە لە هەرێمی کوردستان لە هەولێر ینی دەکرێت ئەو کات لیژنە پێکێنرا لیژنە هات گەڕانەوە ئەم جارش بە هەمان شێوە ئەوە دوو لیژنەی وەزارەتی دەرەوە و ئاسایش و بەرگری هاتوونەتە هەولێر و تەنانەت ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق ئەوان دەڵێن کە ینی ئەمە ماڵێکی مەدەنیە هەوڵاتی سیڤیل تێدا نیشتەجێە پێتان وایە کە ئەمانەش نابنە هەڵوێستێکی جدی حکوومەتی عێراق نەلێم عێراق سەدا بەش بووە عێراق دابەش بووە لایەکی نیەتی هێناوە کە دژی تۆیە نیەتی هێناوە کە باوەڕ بە هیچ شتێکی تۆ نەکات باوەڕ بە هەرێمەکەت نەکات باوەڕ بە فدرال نەکات باوەڕ بە دەستور نەکات لایەنێکە کە لانی لەخۆی ناوی محوەری مقاومە ئەوە لایەنێکێتی لایەنێکی دیکەی دەسەڵات و دەوڵەتە ئەوەی کە چاوەڕێیەکرد ئەوەیە کە بینیمان لایەنی سێمی ئەوەیە کە وەکو عروبەیی وەکو عێراقی وەکو عروبەیی نەکو وەکو هاو هەڵوێست لەگەڵ کووردا وەکو غیرەیەکی عروبەیی و عەرەبی پێی ناخۆشە وڵاتەکەی تەعەدای لێکراوە لە هەولێر ئەم سێ لایەنە هەیە ئەو لایەنی کە باسیەکە یەکەم لایەن ویلایەکانە هەڵوێستەکانیان هاوجوتە لەگەڵ هەڵوێستی ئێران پێیان خۆشە ئەوان دەیان نمونەی وەهمی و خەیاڵی ئێنەوە کە بارگای مۆسا دەبووە و لە بردمانەکەی ماڵی شێخ بازا لە خۆیان وێنەی هونەرمەندێکی میسریان هێنا ناوی هانی ڕەمزیە نووسیبیان هانێر مزی ئەمە زابطێکی مۆسادی ئیسرائیل لە هەولێر کوشتمانە فەقیرە بۆ خۆی هونەرمەندە میسرەکە دەرچوو لەسەر شاشە و فەسحیانی کرد و شەرمەزاری کردن یعنی ئەوانە مانعیان نییە زانیت چی سیاسەتێکیان نییە وەلایەت پێڵێن سیاسەتی تەقیە درۆ ئەکەن لە پێنا و بەرژەوەندی مەزهەبەکەیانە ئەو لایەنە وەلاییانە ڕۆژانە ئەگەر گوێبیستی لێدوانەکانیان بیت تەنانەت وایان لێ هاتووە دوێنێ ئەمان بەسەرێکیان وای ئیحراج کرا بوو کە باسی جەناب دکو باس کرد مستەشاری ئەمنی قەومی عێراقی کە هاتووە سەردانی کردو ئەو لێ خۆی چۆتە سەر مەوقعەکە خۆی بینی بێتی خۆی بڕیاری داوە خۆی دەلێشتی وانییە کەچی ئەو ئەمان بەسەرکە قەراری داوە دژی تۆ بێت کە نیەتی هەیە کە دژی تۆیە بڵێ نەخێر دەڵێ ئەوە پێی گوتراوە ئەو قسانە بکە پێی گوتراوە ئەو قسانە تەسەوور کە مستەشاری ئەمنی عێراقی بە درۆ دەخاتەوە
ئەوەیە چی چاوەڕی شتی دەستە خۆش زۆر سپاس دەکەم بەڕێز بەختیار تاالبانی شرۆڤەکاری سیاسی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ دەست خۆش.